لەم حەجەیە یەکێک لە هەرە دەوڵەمەندەکانی سلێمانی لەگەڵا نایە بڵێم هەمووتانی ناسن ملیۆنێر نییە فەقیرە بەس ملیالێرە بێگومان ملیالێرە پۆستیشی هەیە دەسەڵاتیشی هەیە وتی کاک تۆ لە شەوی مزدەلیفەیە زۆرم تینوو بوو چوون بۆ لای کەسێک دوو دەبە ئاوی پێ بوو وتم دەبێ ئاومەی تێ تی گردی بۆ وتی وەڵای خۆم پێویستم پێیەتی و خەڵکم لەگەڵایە تی نەیامەتی زۆر دڵم شکاوتی زۆریشم پێویست پێی بوو تی وعدم ماوە لەم و دواتڵی کەس ناشکێنم حەچێ پێم بڵێ لەمە تا سەوانە بوو بەزەوە گۆڕینی زۆر زانیم خەڵکی پێویستی پێیەتی یعنی چی ئەو هەموو ملیارە بە کەڵکی یەک دەبە ئاوی نەهاو لەوانەیە وتم ڕۆژگارێ دێک کە دنیا بەجێهێڵیت ئەوەی کە لێرە بەجێهێڵی ئەگە بۆ خواو نەکرد بێ بە کەڵکی هیچی نایەوەکو ئەو دەبە ئاوی لێ دێ بۆ تۆ ئەو مەلاینە لێرە ئەو ملیاراتە لێرە بەجێهێڵی لەوێ خەمێکی خۆ بخۆ تی وەڵا بوو بە دەرز بۆم جاو کەسانی کە بۆ معاناتی فەقیری و بێسەرپەرشتی و بێنازی هاتەیە دوای زۆرە زان نازبن بە خەڵکی لەبەرە لە پان خەستەخانەیە مەدرسەی چی لێبێ مەدرسەی هەتیوی لێبێ داڵدی هەتیوی لێبێ بۆی کە ئەوەی کە لە خەستەخانەکە کرا لە خزمەتگوزاری هەتیوەکانیش بێبەش نەبن بۆی هەرچی خزمەتگوزاری لە ئاو لە خواردن و لە پێداویستی چوو بۆ خەستەخانەکە لە پێشەوە بەشی ئەمان بدرێ بۆی ئەگە پێویستمان بە قوتابی و مامۆستا و دکتۆر بوو لەمانە هەڵبژێرێ سمارت وەرچەرخانە